لفرانجي بيرم لينيش تازه هستم فكر دوان تنها ظلم وخوي ماوان هايش دلاي خوم نبوان تنها ظلم وخوي ماوان هايش دلاي خوم نبوان اشتغلنا تقدر يا جان تبينا بابا ده خوافز بي خوافز بي باوكا اولا خالو جا کردو تو طاوا ده خوافز بي رامك بيانجام درز ورزش ليكم درز هو ابو بشر بان بيعني دوا بيعني دايكو واكو بي بوصل نام سليمان ولا بوصل فانا بخواك عكسه لقال يقدر انا دارين هاكله والله هي بين عقلكم هو ابو بشر يعني شهر ما كان شهر حمر روشه بليكتان كمو پێشەکی بە خێراتنی کەناڵ جوانەکەی پیامەکەم بەخێر مەسە سەر و سەرچاوانە ئیمڕۆ گەورەیان کردنی کە لەگەڵمانە بوو ئازیزیان کێشام و حەزم کرد ئیمڕۆ ڤیدیۆیەکتان بۆ بکەین و پاسدا ژیانی خۆم کەم و ئیشوکاری خۆم و لەگەڵ باسکردنی ژیان و ئیشوکار و پیشەی خۆمە چەند دیمانێکی جوانتان بۆ بگوازینەوانێ هیوادارم ببێتە جێ ڕەزامەندێم و لایەکتان و کوردستانیش پڕە لە دیمەن و سروشتی جوان هیوادارم کەمێ بەدڵتان ببێت و ئاسوودە ببێت. والله يا اخوان يا بومن يا اخوان يا بومن دعاء جوانياك بۆ سەیرەکەی خۆ فەقیر کردووە قەسەم بەخوا ئێوانان هەچی کەت نەتوانیت و بەرە ماڵەوە ڕاکەی هەڵێ بۆ ڕژاوە ئێ بۆ کوێ ڕۆیتە سەرەوە لە گروپی شاخەوانیە بۆ کوێ ڕۆی
نام ڕێکان یاسینە و تەمەنم 28 ساڵە بۆ ماوەی 12 ساڵچێ بە شانازە و ئیشوکار و پیشەی مشوانیە و خوێندنم تەواو نەکردو هەتا چواری سەرتایم خوێندووە و سەرکەوتو نەبووم تایە بۆ هێوازم هێناوە مێشکمۆری نەگرتووە من لە شارباژێر ڕۆژیم لە ناحی زەلان هیوادارم ڤیدۆکان و سروشتەکە و دیمەنەکە ببێتە جێ ڕەزامەندێم و لە یاکتان و بە بوون و بینینی دڵخۆش ببێتن سەرەتای دەرکەوتیشم لە سۆشیال میدیا ئەوە بوو من شوان بووم زۆرم ڤیدۆ ئەکە ڕۆژی دوسێ ڤیدۆ ئەم شاخوچیەوەمە کرد کەس سێری ناکرد یا لایکیان ناکرد فۆڵۆیان ناکرد من بۆ شانە نەوەکە تەنها بۆ خۆشی خۆمەم کرد و سوتفا ڤیدۆیەکم لەگەڵ دایکما دانا بەیانی کە هەسام بە جۆرە ڤیدۆکە ڕۆیشتە بوو لایک و فۆڵۆ و بینەری زۆر بوو خۆم ئاجباتی مێ هەو لەوانەیە بڵێم دە دانەجا چومێت مەسەر ئەکاونتەکە و لا چوومەتەوە من هی خۆم نییە لەوانەیە ئەکاونتی خۆم نەبێ دەجارە چوومەنە لەبەر ئەوە بوو باسی ژیانی خۆمەکەم واقعی شتەکەی خۆم دەرەخەم شتەکانم سیناریۆ نەبووە دایکم لە ماڵی پورم بۆ هاتوومەتەوانێ و بەعزە قسێکم کردووە لە دام ناوە ئەو بوو خەڵکیش حەزی بۆ جۆرە بوو یتر منیش دەستم کرد بۆ جۆرە ڤیدۆیانە و بە خۆشحاڵی و هەتا ئێسانە هێنامە کەم تا زۆر دڵی چەند کەسێکم خۆش کردووە ئەوە بۆ من هەموو شتێکە ئەو کەسانەشی کە شوان هەرێکە و حەز و خولیاکی خۆیان هەیە هەیە حەزی لە کتێب خوێندنەوەی حەزی بە گۆرانی وتنە حەزی بە چاکە حەزی بە سەرکێشیە من حەزم بەوە کردووە و جیاوازی من ئەوەیە کە خۆم نەم سروشتە جوانام حەزم کردووە بۆتانکەم بە ڤیدۆ و لە ڕێی سۆشیال میدیا و بۆتان بڵاوکەمەوانێ ئەو ژیان و پیشەی خۆمی تام حەزم کردو بە واقعی پیشانتان بم یتر هیوادارم کەم تا زۆر ببێتمە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان و بشمان بورن لە کەم و کووریمە ئەرێ وەی من خوێنەواریم نیانەم خوێندووە لە مەدرەسان باوکم بەس دەبەر شوانی کردومی بە مامۆستا
ئێستەمێن مامۆستام و ئەوانەشتە لەبان دانەیەکم چوەتە خوار وابزانم حەمامیەکە خێرا وەرە سەرەوە ساردە خۆمە شۆ سوورە. ئەمەش تەنها بۆ خۆشی بوو چی مامۆستا چیتە لەبە خوشک و برای ئەزیزی من و هیوادارم لە دڵی مەگرن تەنها بۆ خۆشی و چاوی من و دڵی منن هیوادارم لە دڵی نەگرن و خوشک و برای ئەزیزی منن. ئەمەش دەکاتی نان و چا خواردنی ئەم نیوەڕۆی ئەم ژەمە خواردنە شوانەکان دای بە شتێکیا کەساییە بن بۆ ئەوەی لەبەر ئەوەی ئاژەڵەکانیان ناوەستن و مەجاالیان نییە بوەستن تا خواردنەکە حازرەکەن. بەس من ئەمڕۆ لەبەر ئەو دوو برا عەزیزە کاکە ئەحمەد و کاکە دانیاری خۆشەویست میوانم بوون یاخوا بەخێر بن سەر و سەر چاوان بێ بینەرەکان ناخۆشتر هیوادارم بە دڵتان بێت و هەرچەنە مەشکەمە بۆ ئەو دوو برا عەزیزە شایانی زۆر لەوە زیاترن. یاخوا بەخێر بن سەر ئەو چاومە ئیشەڵا کەیەنەوە خوا زوو بێنەوانێ مەجارتان نیە دوو بیانی بێنەوە بەیانی باوەڕم شوانە بەیانی نێنەوە بەس دوو بیانی خۆم شوانم بۆنەوە بەرە با دووژەم گۆشت خۆین کاکە خوایانێ بڕی خۆ ئەو نەمان هێلکە خوا قەسەم خوا گیانم دەرچوو ئەو نەم هێلکە خواردووە ئاوای لێکم پا بێ خێرا دەڕا هاتووی یاخوا بەخێر ئیشەڵا زوو زوو وەرنەوانێ. بەشەم سایەکە نەیە بە شوێنتانە خوایە خوایە نەیە بە شوێنتانە. ئەمەشی شوکار و ژیانی ئەمە سوورە ژیان نەڕۆی میوانمانێ بە قوربانم باشە ئیمڕۆ شێفم ئەمڕۆ شوانم ئەمڕۆ لە دەوامم دار و بەرد مامەک جان لە کاتی سارد و سەرمایە لەم کاتانە سەعات 9 هەشت و نیوە ڕۆین بۆی لەبەر ئەوەی دنیا ئەیبەستێ دنیا ساردە بەس هاوینان شەش و ئەو ناوە یەینە دەرەوانێ بۆ حیوانەوردە لەوەڕ باشە بەس بۆ ئاژەڵی گەورە باش نییە چونکە تێری پێ ناخوا حیوانەوردەکە تێری پێخوا بەس ئاژەڵە گەورەکە نەبەخوا لەوەڕ کەمە جارێکە بەس ئەگەر وا بڕوە ئاوا کەش خۆش بێ سارد و سەرما نەبێ بەهارەکەمانێ بە دوو بەهار خۆ گواڵێ پارەم کاتانە سێم ڕۆژی بەفرەکە بوو 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ عەشیامان دەرنەکرد لە ماڵ و ئاژەڵەکان شتمانەیانێ ئەوە بەیانیان زوو باس سات ساینە شتمان با ناتێت جێمان ماڵێ و شتمان بۆ تێکردنەوە شەمە دوایی ئەوە هەم دیسان بچوونایەتەوە شوێنەکانی بە ماڵیاتەوانێ و شتمان بۆ تێکردنێتەوە شوێنە زۆر ناخۆشەوە سێ چوار جارە بێ شوێنی بماڵیت و شتیان بۆ تێکەیتەوانێ سوورەش هەر ناڕازیە نازانم ماعیلەی تەوانێت چیە جوان نابی جاری وایە لایفتان بۆ کەمەوانێ لەگەڵ ڕێزمان خەڵکی و نەزانی وا هەیە ڕێزمێ بۆ بینەرەکان نەزانی وا هەیە قەسەم خوار گوناحە 9 کیلۆ ئارد وەرەگرێ گوناحە بایعی وەرەگرێ 2 سەعات لایفم کردوتە لەو شاخوچەوە نان و چا خۆم و ئاژەڵەکانە بینێ و شوانم و یەتە مایک مۆڵێەوە شوانی بڵێم چ جاری وای وەڵام دەلاخانم یا هەیەوە چیەکە لەوکیەوە دوێنێ بەسەر شاخێکی زۆر بەرزەوە بووم لایفم کردوێوانێ دانێ بۆ مرسیەوە خۆ دەڵێتە خوارەوە وتم سێ جا خۆم وڵاوەتە خوارەوە چوارەم جارمە یەمەوە سەرەوە یعنی شاخەکە زۆر بەرز بوو شتی وا کۆمێنتی وا بۆ ئەنووسن خۆی نازانێت چی وازانێ قسەکەی ئەو ڕاستە جا زۆر مامۆستا و زۆر کەسە دیارەکان زۆر کەسە نادارەکان بیل لە بازدا بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەکە من بە خراپی تۆ بەدەست خۆتە هەتا کاری چاکە کە کەس پێ و ناڵێ ئەوە چاکە بەزێ کاری خراپەکە لە مای دەستانیا هەموو جیان نەزانێ هەموو ێزانێ من ئێستا بەدەست خۆم ئەگەر بەخوا خۆم ناشین کەم یا خۆم جوانکەم هەموو کەسێ بەدەست خۆیەتی تۆ بیست برادری جگەرە خۆر لەگەڵای وڵای خۆ تالب نەبی هەر بیستیان لەگەڵ من ناتوانم فێری جگەری خواردنیەکە بکەن دەی وڵای کە لەگەڵ دەبرا دەمە لاشا بووی دە کەسی شابووی کە خۆ خواردێ لەگەڵ ئەوان شابی هەری خۆی ئیتر ئەوە تعبیر لە خۆ دەکات تعبیر ئێستا من کە ئەم جۆرە ڤیدیۆیانتان بۆکەمەوە سروشتتان بۆ گوازمەوە بەخوا تەنها بۆ دڵخۆشبوونیە وێگی ناخۆ میزی سوادێکی لێ ناکەم جاری وا هەبوو وەڵی ئاژەڵەکانم بەجێ هێشتووە حەزم ئەزانیمە حەسان بۆ جۆرە ڤیدیۆیانەیە چون ڤیدیۆکەم بۆ کردوون 5 دقە دواکەوتون دوایی نیم سەعات بۆ ئاژەڵ گەڕاوم
سعاتێ بۆ ئاژەڵ گەڵام نێمون بووە تەنها بۆ دڵخۆشبوونی ئێوەیە ئیتر ئەگەر شایانی لایک و فۆڵۆکە نیم سپاس دەکەم یەک بلۆگم کە ئەگەر شایانی نیم ئەگەر شایانیشم و هاوکاریەکانی ئێوە بەردەوامبوونی منە زۆر لە گەنجەکانمان تۆڕە کۆمەڵاتەکان بە هەڵە بەکارێنن و ڤیدیۆ نەشیاوی تیاکەن بە تایبەتی لە تیکتۆکە و من بە باشی نازانم و بەس لێرە ئەویان پێڵێم چی ئیسفادەیەک لەو جۆرە ڤیدیۆ نەشیاوانە ئەکەیت تۆ ڤیدیۆیەکی جوانکەی بە شانازی و خواخواتە قەڵەباڵغەیەک بێت پشتە ناو قەڵەباڵغەکە خفنگە خەڵکە و ناسێتەوە کارێ جوانە دێکە کارێ ناشرین بوو وەڵا هیچ لە یەک کەسیش بێ خۆتە شاریتەوانێ چونکە کارێکی واو نەکردووە خەڵک دەستخۆشی و دێکە کارێکی واو لێ نەکردووە خەڵک بێ ڕسمێکە دەگەڵاگرێ کارێکە کردووە خەڵک پشتت تێکە بۆ نمونە کابرا لەو دەقەیە خەریکی سناپێکە وەڵا کە ئەزانێت توی تا لایە بە چونکە کارەکان خراپە کارەکان ناشرینە هیوادارم بە جوانی بەکاری بێن و بە جۆرە ڤیدیۆ و دەرکەوتنی خۆتان دەربڕن کە خەڵک شاناستان پێوەکە خۆش گۆشتەکەمان حازر بوو بێ ئێوە ناخۆش یەخوانوشی جانتان بێ فەرموو دەکەم و کورتیشمان ئارە لە ژەمی نیوەڕۆیە بێ ئێوە ناخۆش بێ بینێرەکان ناخۆش فەرموون لە کەم و کورتیشمان بوو بڕون یاخوا بەخێر بێ باشیشە گۆشتی بەمێ ها گۆشتی خۆی با پیازێکشی بۆ تێغەم ئەمەش نانێ وەرە هێناوتە پێشۆ تەوەسەوە شێشە دووگە چۆن هەڵەگرم کاکە دانەرکەینە دەرەوانە شەردەوە نییە گۆشتێکمان پێ بێ یا شتێکی باشمان پێ بێ بەخوا هێرکەیەکی کوڵاو دەری کارە کوردنی تامی قەلێگایە لەو شاخوچیەوە هەموو شتە لەو شاخوچیەوە خۆشە هەموو شتێ یعنی هەرچێ خوایە بێتی لەبەر نەرمتر بێ خۆم لەخوا بەزیابێ ئەوەم هەیە ئیمڕۆ یاخوا بەخێر بێن ئارە وەڵڵا ئەو نە جیاواز بوو نەبێت ئیمڕۆ سەیران بوو ئاڵێنلادە سەیرانە ئیمڕۆ سەیران بووە ئەوە سەیران نەبوو پێش ئێستا ئیمڕۆ سەیران بۆ ژیانی لادە سەیرانە گەرچی تۆزیە گران وەڵا ئاوا بێگران یەخوا بەخێر بێت یەخوا دەست و چاو خۆش بێ یاخوا دەست میگرانەوە بێ تاکی لێرە بێ وڵاتی سەعات چواری بردەوە دەبەرە ماڵەوە ڕۆم و بۆ چواری بۆ پێنجەکەم ماڵەوانێ هەر لە شماساغ بێت و ڕۆژەکە بە خۆشی بەڕێبەری ئاشەوەشتەکانمان هیچیان بەسەر نێت و هیچیان لێبوون نەبێ دێ شەویش گەوە ماڵەوە دڵخۆش جا کوردەکەی خۆمان هێشتا یەخشتی حازم نەکردووە یاژنەکە ئەو چای دەمخە ئەو چا لێ بنێ نانی وەڕۆ نەخواردە بەخۆ کوردی خۆمان یانی چاو بەخوا من هێشتا خواردنەکەم حازم نەکردو چاکەیە خەمە سەر وام لێ هاتووە بیام بۆ کوێڵی قۆپە سەرێ بەخوا لە کەڤەرەوە بۆ یەچم ئاسێچمە پێشی ئەمە ناوچە خواردنەکەی هەمێ
نعم ساغل في حرف مقول عام ربا بيتخزي أخوان قل ما ستة وأخوانك كفروا بودي ما يبقوشم بص لبيني منو شو سوريا شر جا دڵیشم نایە بەردی پیا کێشم بەخۆ قای ناکە هەر بە قسەی خۆش هەموو شتێ بە خۆشی چارەسەر دەکرێت آخر ساڵی شوانیمە و ئیتر تەخەروجەکەم منیش وەک مناڵی خەڵکی قاتێ جوان لە بەرەکەم کڵاوەکەی سەری خۆم بە ئاسمانە هەڵەدەم ئالەم شوێنە خۆشەدان حەفلەیەکتان بۆکەم بێەوە ناخۆشەوە چاکەشمان کوڵاو هاتی بۆم گوێچەمە چاکەمان بخۆنەوە بێەوە ناخۆش بێ بینەرەکان ناخۆش ئەمە هۆکاری ئەوەی کە پڵتەوشت ناتە خوار و داری تایە نۆشیجانەبێ سێ جار دوو جار بەلایانی کەم و بەلایانی کەم و دوو جار چالێنێم بەیانیان سەعات نوێم کە ئێمە دەرەوە سەعات دەوری دا چالێنێم نیوەڕۆژ چالێنێم سەعات دەژلێنێم کە نیوەڕۆ چام لێنە سەعات سێ و ئەو ناوە چالێنێمەوانێ چا عەسران بەهاران بێ ئاوەکە زیاترە جا زیاترە و بۆ دانیشتن بۆ ڕەسەمگرتن بۆ لە هەموو ڕێکەوە سروشتەکە جوانتر پیشانەدا ئەمجا ئاو شەلالەی کابین ئاوەکە کەمێسە پارەم کاتانە 4 5 پیاوە زۆر شتێکی جوان بوو زانم نەڕۆشتون جا ئەوە عەکسە لە کاتی ناخواردن لە کاتی چا خواردن لەو کاتانەیە بە زۆری ڕۆ نەبەخۆ بەخوا جاری وا بۆ بەڕێوە هەر بەڕاکردنەوە تیکەکەم خواردوو سپاس بۆخوا کوردستان سروشتێک و دیمەنێکی جوانی هەیە بەس قەدری نازانین ئەوەی هەیە ئێمە کە بە شوێنە کۆگرتمان هەرە و شوێنەیە ناگەڕێن ئەگەر بگەڕێن هەزارەها شوێنی وا جوانی ترمان هەیە و بگرە لەوانێتی جوانترە کە خەڵک بینیوێتی بە هەزارەها وڵات بە سەدان وڵاتمان هەیە بە ئاواتۆن بۆ شوێنێکی ئاوا بە ئاواتۆن دارێ ببینن بە ئاواتۆن ڕووبارێک ببینن هەمووی بێبەشن لەو شتانە ئێمە کە شتەکەمان هەیە لە بەرچاومان کەوتۆ قەدری نازانین قەدری زێر لای زەڕەنگەرە بەڵام بەداخەوە حکومەت وەکو پێویست ئاوەڕ ناداتەوە لە ناوچە گەشتیارەکان لە لادیەکان ئێستا ئێمە شوێنەکەشمان ناحەیە هەتا ئێستا ناو کۆڵانەکان جادەکانی گڵە شوێنێکی ئاوا ناحێ بێ مەکتەب هەتا 12 یا بێ گوناح نییە گڵ بێت ئەوە تا جوانترین شوێنمان هەیە بۆ سەیرانگا دیمانێکی جوان شوێنێکی سیاحی بەس سیارە ناتوانێت بێت ئەوەی دەوڵ ئەکسل و ڕێقا وەکو قاچاقی لات و بەس قاچاق تێتوانێت بڕۆ دەتوەرە جادەکەی خۆشکە بە 4 هاوڵاتی بێ ئێستا ئێمە بۆ نمونە دوکانی سیاحیمان هەیە ڕاستە شوێنێکی خۆشە شوێنێکی سیاحیە سروشتێکی جوانە بەس مەترسی زۆر لەسەر کەسەکان هەیە ئاوەکەی زۆرە ئەمجا بۆ ئایلە لە ڕەوەی ئایلەوە لە سەیانەوەی مرتاح نییە شوێنەکان تێکەڵاوە ئەمە ئێمە ئەگەر چاکی بکەن و جادەی بۆ بچێت و گرنگی پێبەن بژێ بۆ سەر بکەن شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی ئارامە
شوێنێکی کوردی خۆمانە لە هەموو ڕوێکەوە خۆشە شوێنێکی سیاحیە و زۆر شوێنی ترمان هەیە کە لە لێرەش خۆشترێکە بەس تا ئێستانە کەس ئاوڕێکی لێ نەداوتە و کەس دیوە جوانەکەی دەرنەختووە. ئێمە ئەم عەشایی کە بەخێوەکەین مانگی دا مانگی 11 کڕین بۆ مانگی 4 و 5 مانگی 4 و 5 کەسێکی تریشمە لێمانەکرێویش دایە بەسێ بۆ قوربان. قازان جێمە لێرەیە چییە؟ بۆ نمونە وڵاخی ملیۆنێکی پێین بە مەسرەف وەگاتە ملیۆنێک و 100 جووتەکەی ئەو پەڕی ئێمە 150,000 خێلیەکەین 200,000 خێلیەکەین. یەتی بۆ نمونە 50 سەری پێ 25 جووتەکە لەوانەیە بۆ 50 سەر عەشیایە 7 ملیۆن خێرکەی تۆ 7 ملیۆن خێرەکەی ئێمە 3 نەفەر شوێنی کەوتوین 7 مانگ بە شوێنین بە 3 نەفەر 6 ملیۆن خێرەکەین بە 3 نەفەر 6 ملیۆن خێرەکەین. بەس ئەوەی هەیە لەخوا بەزیابێ کارێکی پیرۆزە ئەو 6 ملیۆن لەو کارە پیرۆزە دەستمەکەوێ هەزارەها دەفتەری خەڵکێنە کە بە هەزار شێوەیەتی پێیاکات. ئێمە سپاسگوزاری خوین و فەزلی خوای گەورەیە و هەمیشە لەشی هەموو لایەک ساغ بێ. ئەوەش ئیشوکاری ئێمە و بە شانازیێوانێ هیچ کاتێ بێزار نابنێت چونکە لەشێکی خۆش و لەشێکی مرتاح و مێشکێکی ئارامانێ. لەلادەیە ئەوەی نییە ئافرەت ئیشی خۆی کە پیاو ئیشی خۆی کە. ئێمە خێزانەکە هەمووی هەرەوەزین لە ئیشی ماڵۆیە هەرەوەزین لە ئیشی دەروای هەرەوەزین لە شوانیە هەرەوەزین لە بۆ نمونە لە کاتی زەرعاتە لە کاتی کا گەنم جۆیە ئیشوکاری ژیانی ڕۆژانەی لادێ هەمومان هەرەوەزین. ئەوە نییە بڵێ ئافرەتە و ئیشی ماڵەوەکە پیاوە بەس ئیشی دەروەکە. ئێمە بە شانازیەوە هەمومان بە هەرەوەزی بە کۆمەڵی ئیشەکەین. هاوڕێم هەیە باوەڕکارە لەوانەیە 10 ساڵ بێنانی بایم نەخواردێ هەرمی لە تەماڵیایە بەس لەبەرەوەی نی سەعاتی زیاتر بخەوێ هەڵناسێ نانی بەیانی بخوا. ئەو نانی بەیانیە لە هەموو نانەکانی سوودی زیاترێکە. من دەوری سەعات 7 و 8 هەڵەسم دایکم چای تازەم بۆ لێنێتەوە من 7 و 8 هەسام دایکم چام بۆ لێنێتەوە ئەبێ خۆیان سەعات چەندە سەعات 5 نانوچیان خواردووە سەعات 7 و 8 چا بۆ من لێنێتەوە یعنی خۆیان دەوری سەعات 5 و 6 نانوچیان خواردووە. ئەگەر بێتە سەعات 9 ئەوە چێژ هەنگاوە بێتە هەتا سەعات 12 3 جار چا لێنێنەوانێ یعنی لەوانەیە ڕۆژێ لە ماڵ ئێمە 6 جار 7 جار چا لێ بندی جاگەر خۆم لەو چۆم بەتەنیا 3 جار چا لێنێم هەشە ئەڵێ بە 10 ساڵە بێ نانی بایم نەخواردووە هەمی تەماڵیە. تۆ بۆ سەعاتێ خەو ئەوەی لە شارایە بۆ سەعاتێ خەو بۆ نی سەعات خەو ئەمە چێ نانی باین لە خۆتەکەی هەسە نانەکە و خۆ هەر ئەوەی هەسایت نانەکە و خۆیت تەواو. بەنسبەت ئەوەی گلێگانزی زۆرمان لێکرێت لە ڤیدۆکان هاڵێن تۆ ئەو دارانەی بڕی بۆ زۆپاکە تەڕیتیایە یا وشکیتیایە. ئێمە لە سایەنەوەی دارەکانمان وشکن ئەو دارە ئەو شوێنانەی سەختە و داری وشکیتیایە ئەچین ئەیکەی نەوانێ و بە گوێرەش ئایم نەبێ هێنە سەر جادۆ بە سیارە هێنی نەوانێ زۆر بەشتان گلەی ئەوواکەنەوە دارە تەڕەکانە بڕێ ئێمە سروشتی خۆمانە نیشتیمانی خۆمانە زێدی باو با پیرانمانە چۆن دڵمانێت ناشرینی بکەین. ئێمە ئەگەر لە دارمانەوە داران لە بنا بڕینەوە ناحیەکەمان 50 ماڵیتیایە هەر ماڵە و سیچ داری گەورەی ئەوێت ئەو ساڵە بیسووتێنێ. ئەگەر ئێمە هەر ماڵە سیچ دار ببڕینەوانێ باوەکەم سروشتە جوانەی کە بینی بەشی 2 ساڵ ناکە وەکو بیابانی لێت بەس ئێمە کوامدارێک گەورەی و 5-6 لقی لێ بۆتەوانێت چین 1 لقی لەکەین و ناچین لە بنابی بڕینەوانێ. ئەگەر لە بنابی بڕینەوانێ ئەم سروشتە جوانەی بینی هەمی بەشی ساڵێکی ئەم ناحێ بچووکە ئێماگە بەداخیشەوە حکوومەتیش
لە ڕووی سپیتەمانیەوانێ هیچ ئاورێکی لێ نەداینەتەوانێ و هیچ خەرەبێکی بۆ نەکردوونەتەوانێ ناوچەیەکی شاخاوی ناوچەیەکی سەخت ئیتر هیوادارم حکوومەتیش ئەو نەوتە بنەرێکی 4 ڕێگە 4 بەلە بۆ ئەو 4 ڕێگە لەخوا بەزیابێ ئیش و کارەکانی ئەم ڕۆژمان ئاوا بەڕێ کرد و ئێواران بەم جۆرەی نەوانێ و ئەو وڵاخانی کە تونیانە ئالێ ئاوە خۆنەوانێ و ئەمەش ئیش و کارەکەمانە بە شانازیوانێ و هیوادارم کەمێ خۆشیتان بینی بێنە ڤیدۆکانم زۆر بەتان بەم نەڵم ڤیدۆکانە دووبارەیە بەڵام من هەرگیز بێزار نابم لە پیشەکەم و کە ئێوارانیەمەوە لەشێکی لەخوا بەزیابێ ساخ و مێشکێکی ئارامم هەیە بەیانیان بە دڵخۆشیوانێ بە تامەزرەوە هەڵەسم و بۆ پیشەکەی خۆم بەڕێیەکەومەوانێ